چیا ینی زیاتر لە کاتژمێرێکە لێرە لە بەردەم پارێزگاری سلێمانی شۆفێرانی مەرجی باشماغ ئەوانی کە وەکو خۆیان دەڵێن کارتی هێڵیان هەیە لێرە گر بوونەتەوە بڕیار وایە لە نزیک یان لە کاتژمێر دوی تەواوە کۆبوونەوەی لێرە بکرێ بۆی کە وەکو دەڵێن چارەسەری بنەڕەتی بۆم کێشەیە بدۆزرێتەوە ئەمان دەڵێن هاتوون بۆی کە پێداگیر لەسەر مافەکانمان کەین و مافەکانمان لەو کۆبوونەوە بچەسپێنین و ئەو بڕیارە لە بەرژەوەندی ئەمان کە خۆیان لەسەر حەقن کۆتایی پێ بێ زانیاری زیاتر لە خوان وەرەگرم ینی ئێوە ڕوبەڕووی ئەم مشکلەی بوونەتە تاوەکو چارەسەر نەکراوە کاریگەریەکەی ئەوەیە هەتا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە بەڵێ کێشەکە بە گوێرەی قانون و یاسا بڕیاری لەسەر دەراوە ئەندامانی ئەنجومەنی بەڕێز نووسراویان کردووە کۆنووسیان کردووە بەڵام هەتا ئێستا وەکو پێویست ناوەڕۆکی کۆنووسەکە جێبەجێ نەکراوە سەعات دوو چی بەدەستبێنن ئێمە لە سەعات دوای تەنها یەک پەیامانێ جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو کۆنووسە و لایەنی کەمتەرخەم لە ساڵی ڕابردووە لایەنی کەمتەرخەم کە هەڵنەساوە بە جێبەجێکردنی ناوەڕووی کۆی کۆنووسەکە بانگێش بکرێ بۆ ئەنجومەن بۆ لێپرسینەوە لێ پێچینەوە ئەم ماوەیە کە ئێوە ئیشکارتان نەکردووە یعنی چ کاریگەریەکی لەسەر شۆفێرەکان دروست کردووە فەرموو پەیامەکانتان بزانم کەسانی دیکەیان وەردەگرم تۆ چی ئەڵی سەبارەت بە ئەم بابەتە چ کاریگەریکە لەسەر ئێوە بۆ ئەم ماوەیە کە ئەتوانن ئەم ماوەیە ئیشمان نییە و حکومە دەڵێ واتان بۆکەین حکومە دێ بە و هینەی خۆی ئیشەکەمان بۆ حەل ناکاو ئەم هەموو ساقەیەکی بە دوو ماڵ سیارەیەکی ئالۆژیشی خۆیەکە و باریش لە باشما خانەمەوە ڕوبەڕووی ئاستەنگ بوونەتەوە ئێوە کە ناتوانین وەکو چی ینی ئێوە لە هاتوچۆیە کێشەتان هەیە یاخۆت تەنها بارتان دەست ناکەوێت ئێمە هەمووشەی هەر ئەوەیە ئەگەرەچینەوە بەرۆ 50 سیارە چێ و سەحاوە 600 سیارەیە ئەمین یەکمان دەست ناکەوێت 20 بارمان دەست ناکەوێت جەناب بڵیت ینی ئەم ئەوەیە ئێوە کە ئیشکارتان نەکردو کارمان کەمە زۆر کەمە بەس ئێمە لە ڕاستیا بۆ هاتوینەتە ئیرە حەزەکەمە ئەو پەیامە زانێک قەراریانە کۆبوونەوە بکەن هەر بڕیار دیکای علویان هەیە ئێمە سندیکای شۆفێرانین ئەوان لە ڕاستیا ئەرک و مافی ئەوان لە علوێ ئەرک و مافی ئەمەش لەو سەر ئەو سیارەیە کە ساقیەکەین کە لەسەری ئیشەکەین بەڕاستی داواکارم لەو برا بەڕێزانی لە هەر ئاستێکا هەن کۆبوونەوە ئەکەن یعنی ئێمە ئەوان جیا بکەنەوە لە یەک ئەوان علوەن ئەوان ئیش ئەبێ ئیشی علوە بکەن ئەوان ئیشی دوکانداری بکەن ئەوان ئیشی بازرگانیەکەن ئێمە ئیشی سایقیەکەین ئەوەی کە ئیسا ئەم کێشەی ئەم محافەزەی سلێمانیە بێزار بۆ بەدەستیوە ئەمە لەسەر کۆمەڵی سیارەیە لاان ڕاستیە ئەوان بەڕاستی من لێرۆ پیانەڵێم ئەی بە ئەوان بێن شەڕی سایقی و شۆفێری بکەن لەگەڵ ئێمە سندیکای گواستنەوە چی بۆ ئێوە کردووە هاتۆتە سەر خەت ینی ئێوەش بە ئیسلاحەت بارەکانتان بگواستنەوە سندیکای شۆفێران چییە خۆ ئێمە هەمووی نووسراو نییە بە نووسراوە هەموو لە سندیکای شۆفێران و لە هەموو شوێنەکان و کە تایبەتیان هەیە کە پەیوەندیان هەیە بە ئیش و کاریەمەوە نووسراویان بۆ کردوین لە ئەنجومەنی مەحافەزە وەزیری گواستنەوە بەڕێوەبەری گواستنەوە ئەنجار وەزیری گواستنەوە هەموو ئەو لایەنانە ینی ئیشەکەیان یەکلا کردوەوە بۆ ئێمە بەڵام ئیرادەیەکی باش ئەوێت بۆ ئەوەی جێبەجێ بکات وەڵا بێ حکومەت هەیبێت بۆچی کۆبوونەوەکە کەوتۆ عادوو لە کاتی داوامان نەبووە ئەوە مەسەڵێک ئێمە ناتوانین حەلیکەین تێ ناگەم بۆ کۆبوونەوەیەک بخرێتە سەعات دووە بە چی مانایەک هەموو کۆبت کرد لێ کاتێکات کە دەوام نەمێنێ من تێ ناگەم کۆبوونەوە بۆ خراوە دیارە بێگومان شتێکی لە پشتە چیاوە زانەرەکانن بەڵێ گۆران ئەمان لە کاتژمێری 11 کۆبوونەوە سەعات دوو کە کۆبوونەوەکە هەیە بۆیە هەمویان هاتوون دایانەوێ وەکو خۆیان دەڵێن کە بیسەل من ئەمان لەسەر مافن و نوێنەران بەشداری کۆبوونەوەکە دەکا لە ئەمان سلێمانی قایمقامی سلێمانی و نوێنەری بەڵێ گۆران